بۆنە 24مین مەهرەجانە کوردیدا یا هەلبەستی بڕاستی جێ شاهنازیە بۆ ئەم ئەندامێن دەستە ڕێبەبریا بێ مەهرەجانێ ئەو خودی کەد و خودی خەبات دوارێ وێژەیە کوردیدا دوارێ هەلبەستە کوردیدا بەرچاوکردن ئیرۆ و ئەف خەلا جوارە هەڵبژار ڕاستی کەسایەتی وەک مامۆستای بەژن بلند وگەورە دەحەم عەبدولفەتاح بۆ ژیانە خوا بهتری ژیانە خوا تەرەخان دێژوێژەیە کوردیرە هێژا بوو گەیرۆ ئەو هەلبژارتن و ئەو خەلاتکردن ئەمژی بێ گاباوانە گەلێکی شانازم و هەروەها مامۆستای نەمر هەلبەستوانێک گەورە یەکەمین یەکێتیان ویزکارین کورد لەسەر دەستێوی هاتیێتە ئامۆزاوەندین مەڵە بەشیر ئەوژی ڕاستی گابە گەلێک هێژا بوو و ئەم بەژنە قەدەر بە هەردوو وێژەبانی کورد تەوێنن و دێوە بنەبانیە خۆشا بکەی و هەروەها ئەم سپاسیەک گەرم ji bo malpera yekîtiyan Vîzkarên Kurdistana Sûrî erkexwara bû îro şopandina vê mehrejana birûmet û carekê diyem bêjin spas